ڕۆژی کۆمەڵە ڕۆژی کرانەوەی ئاسۆی ڕزگاری بەخشی سۆسیالیزمە بەرەو ڕووی حرەکەتی شۆڕشگێڕانەی جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە کوردستان. ڕۆژی کرانەوەی دەواازەیەکی نوێیە بەرەو ڕووی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە خەباتی عادڵانە و ڕەوایان لە دژی دیکتاتۆری و ستەم. ڕۆژی کۆمەڵە ڕەمزی دەستپێکردنی خەباتی بێپسانەوە و پەیگیری کرێکارانی وشیار و پێشڕەوی کوردستانە لە پێناو مافەکانی خەڵکی زەحمەتکێش و لە پێناو ئازادی و بەرابەری واقعیدا. بەرز و بەڕێز بێت 26 ڕەبەندان ڕۆژی کۆمەڵە. حضار محترم، رفقا و دوستان، از اینکه امروز با ما هستید از شما سپاسگزارم. من در ابتدا عناوین برنامه‌های امروز رو به زبان فارسی خدمت شما قرائت خواهم کرد و به اطلاع می‌رسونم که زبان اصلی برنامه امروز ما کردی هستش. بعد به ترتیب تمامی بخش‌های مراسم امروز رو به زبان کردی قرائت خواهم کرد و مراسم رو رسما آغاز می‌کنیم. در ابتدا مراسم امروز با پخش سرود اینترنشنال، سرود همبستگی جهانی طبقه کارگر آغاز خواهد شد. سپس برای گرامی داشته یاد رفیق محمد حسین کریمی و تمامی جانباختگان راه آزادی و سوسیالیسم 1 دقیقه سکوت خواهیم کرد. سکوت را با قرائت قطع شعری توسط رفیق خالد رحیمی خواهیم شنید. سپس رفیق سلام قادری عضو کمیته مرکزی کومله پیام کمیته مرکزی کومله به بهانه 26 بهمن رو قرائت خواهند کرد. پس از سخنان رفیق سلام سرود انقلابی خواهیم داشت و رفیق خالد رحیمی 1 قطع شعر دیگر را تقدیمتان خواهد کرد. در ادامه برنامه سرودها و ویدیو کلیپ‌های انقلابی تقدیم شما خواهد شد. در بخش پایانی بخش نخست ما لیست احزاب و سازمان‌هایی که لطف کرده و در مراسم امروز حضور دارن رو قرائت خواهیم کرد. بخیر بین بۆ ڕێوڕەسمی یادی 54 ساڵەی پێکهێنانی کۆمەڵە و 45 ساڵەی ئاشکرابوونی خەباتی ئەم ڕێکخراوەیە. بەرنامەکانی ئەمڕۆمان بەم ڕیزەیەکە پێتانی ڕادەگەینم. لە پێشدا مەراسمەکەمان بە بڵاوکردنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. پاشان بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی هەموو گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم و بە تایبەت هاوڕێ حەمەحسەینی کەریمی 1 دقیقە بێدەنگی ڕادەگرین. بێدەنگیەکەمان بە خوێندنەوەی شعرێک لەلایەن هاوڕێ خالدی ڕەحیمیەوە دەشکێنین. پاشان هاوڕێ سەلامی قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە دێت و وتاری کمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنی ڕۆژی 26 ڕێبەندانتان پێشکەش دەکات. بە دوای قسەکانی هاوڕێ سەلامدا هاوڕێ خالدی ڕەحیمی جارێکی تر پەخشانە شعرێکتان پێشکەش دەکات. لە دوایین بەشەکانی بەرنامەی ئەمڕۆدا چەندین سرود و کلیپ و بۆنەی شۆڕشگێڕانەمان هەیە کە هاوڕێیانی بەشی فەنی بڵاوی دەکەنەوە. لە پێش کۆتایهێنان بە بەشی یەکەمی ڕێوڕەسمی ئەمڕۆماندا لیست و ناوی ئەو جەریان و ئەحزابە سیاسیانەی کە زەحمەتیان کێشاوە و پەیامیان ناردووە و یان لێرە حزوریان هەیە و لطفیان کردووە لە مەراسمی ئەمڕۆ بەشدارن بۆتانی دەخوێنمەوە. پاشەوە ئستراحەتێکمانە بێت و بەشی دوومی مەراسمەکەمان دەست پێ دەکەین. ئێستاش بە بڵاوکردنەوەی سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی جەهانی چینی کرێکار مەراسمەکەمان دەست پێ دەکات. تکایە هاوڕێ. Yeah.
ڕێزگرتن لە یاد و بیرەوەری هەموو هاوڕێیانی گیانبەخکردووی ڕێبازی کۆمەڵە و حزبی کۆمونیست سێران و بەتایبەت هاوڕێ حەمحسێنی کەریمی و هەموو گیانبەخکردوانی ڕێبازی سۆسیالیزم و گیانبەخکردوانی ڕێبازی کۆمەڵە و ئەو کەسانەی کە لە ئاخێزە جەماوەریەکانی ژیان ئازادیدا گیانیان بەخکردووە یەک دەقیقە بێدەنگی ڕادەکەن. کە وەفدێ دێ دەچێتە شوێنێ بۆ سەرگۆڕی سەربازی ون تاجەگوڵی نەیەک دێنێ ئەگەر سبەی وەفدێ بێتە وڵاتی من لێم بپرسێ کوانی گۆڕی سەربازی ون دەڵێم گەورم لە کەناری هەر جۆگەیەک لەسەر سەکۆی هەر مزگەوتێک لەبەر دەرگای هەر ماڵێک هەر کلیسایەک هەر ئەشکەوتێک لەسەر گابەردی هەر شاخێک لەسەر درەختی هەر باخێک لەم وڵاتە لەسەر هەر بستە زەمین لەژێر هەر گەزە ئاسمانێ مەترسە کەمێک سەرداخە و تاجە بووینەکەت لەوێدا یاد باد یاد عزیزتان یاد باد یاد عزیزتان ای گرامیان ای مبارزان در رهی که خود بود عزیز ای دلاوران یادتان کنیم بامدادان به سرود رنج‌های فراوان سیاه چال زندان در هم نشکسته عزمتان را رفقا این دنیای بیداد با رنج ما آباد کجایش زندانمان نبوده رفقا برخیزیم 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 چشم دریده مرگ عربده سرکوب در پیشگاه عزمتان خمیده رفقا رزم بیباکتان نیرو بخش ما شد در راهی که رفتید را سپاریم رفقا تا برابری محو بردگی تا برافتد رنج انسان از جهان رفقا با امید فتح روز پیروزی استواریم بر این پیمان با شما رفقا برخیزیم 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 چشم دریده مرگ عربده سرکوب
تان خمیر رفقا رزم بی باکتان نیرو بخش ما شد در راهی که رفتید رست پاریم رفقا. لەم بەشەی بەرنامەکەماندا داوا لە هاوڕێ سەلامی قادری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵاتم کە بێت و پەیامی کمیتەی ناوەندی کۆمەڵەتان پێشکەشکات. تکایە هاوڕێ سەلام. هەشتا گوانی بەڕێز سڵاوێکی گەرم و بە خێراتنتان بۆ ئەم هۆڵە، چونکە جەسارەتە ئەگەر بڵێم بە خێراتنتان دەکەم بۆ ڕۆژی کۆمەڵە، چون من بۆ خۆشم خۆم بە میزبانی ئەم مەراسمە نازانم. پێم وایە ئێمە هەمومان بەگرتنی ئەم مەراسمە بە بەشداریکردن لەم مەراسمە و بە بەرزڕاگرتنی ڕۆژی کۆمەڵە هەمومان لە ڕێگەی دوورەوە دەبین بە میوانی دایک و باوکی پێشمەرگە شەهیدەکان، دەبین بە میوانی هاوڕێگیان بەختوردۆکانمان، دەبین بە میوانی ئەو ئازیزانەی کە ئەشکەنجەیان تەحەمڵ کرد، ئەو ئازیزانەی کە بەشێک لە جەستەیان لەدەستدا لە پێناو ئارمانە بەرزەکانی کۆمەڵە و لە پێناو سەرفەرازی و ڕەفاه و ئاسۆیەکی باشتر بۆ خەڵک بۆ کرێکاران و زەحمەتکێشان لە کوردستان. لێرەوە لەلایەنی خۆم و هاوڕێیانی کۆمەڵە و لەلایەنی هەمومانەوە سڵاو دەکەم لە هەموو ئەو دایک و باوکی هاوڕێیانی گیان بەخت کردوو و پێیان دەڵێم کاگەر شانازیەک هەبێ ئێمە پێی سەربەرز بین و نەفەسکێشانمان و زیندومانمان بۆ مانادار بکە، شانازی ئەوەیە کە ئێمە درێژە پێدەڕی ڕێگەی ڕۆڵەکانی ئێوەی. ئەگەر شتێک هەبێ کە ئێمە شانازی پێوە بکەین ئەوەیە کە بە درێژەدان بە ڕێگەی ڕۆڵەکانی ئێوە نەمان هێشت دوژمن پێمان خۆش بێ و ئێوە ناومید. کۆمەڵە لە دوای فەوتی گیانبەختکردنی هاوڕێ حەمەحسێنی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە لەسەر شەرەفی جەنابیان دیاری کراوە 26 ڕێبەندان بەهۆی گیانبەختکردنی جەنابیانەوە دیاری کراوە، لەو ڕۆژەوە تەلاتوونی زۆر بەسەر ناوچەکە و بەسەر کۆمەڵە هاتووە. چ ئەو کاتەی ئاسۆی شەڕی پێشمەرگانە تەواو بوو، چ ئەو کاتەی ئەرتەشی ئەمریکا ڕووی لە ناوچەکە کرد، لە هەموو ئەو هەوراز و نشێوانە کە بەسەر ناوچەکە هات کۆمەڵە سەربەرزانە و سەرفرازانە ڕێگەی ڕۆڵەکانی ئێوەی درێژە پێدا. ئازیزان، ئەمساڵ لە بارودۆخێکدا یادی ڕۆژی کۆمەڵە دەکەین کە ناوچەکە و ئێران بە بارودۆخێکی زۆر هەستیاردا تێدەبێت. ئێمە بە ڕەسمی هەموو مەراسمەکانی هەموو ساڵێک لەم ڕۆژە و لەم فرسەتە کەڵ وەردەگرین بۆ ئەوەی لێکدانەوەی خۆمان، وەڵامی خۆمان بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش، بۆ ئێوەی بەڕێز کە چۆن بارودۆخەکە دەبینین لە ئاستی جیهان و ئێران و کوردستان، چه ئەرکێک لەسەر شانی خۆمان دەبینین و لە ساڵی ڕابردوودا چۆن ویستومانە لە پێناو ئەو بەڵێنانەی بە کۆمەڵە و بە خەڵکی کرێکار و زەحمەتکێش داومانە جوابگو بوو. لێرەدا من لە سێ بەشدا بە شێوەیە کە کاتی ئێوەی بەڕێز زۆر نەگرم وتارەکەم خولاسە دەکەم کە سەرەتا باسێکی کورت و چاوشانێکە بەسەر ڕزای دنیادا و ئێران و دواتریش کوردستان. بەڕێزان، هەمومان ئاگادارین کە دوای پەتای کۆرۆنا کە دەوڵەتەکانی دنیا لە ئاستیدا بە هەموو ئەو هەزینانەی دەیکەن بۆ مەسائلی نظامی و چەکداری و بۆ هەموو ئەو چەک و چۆڵەی کە جگە لە کوشتنی خەڵک هیچ نەتیجەیەکی نییە، لە کاتی کۆرۆنا بینیمان کە دەوڵەتەکان زۆر بەباشی نەیانتوانی لە ئاستی پەتایەکی وادا وەڵام دەرەوەی نیازەکانی خەڵک بن. هێشتا پەتای کۆرۆنا تەواو نەبوو بوو کە شەڕی ئۆکراین دەستی پێ کرد و بە هەزاران خەڵک
لە ئوکراین بەدەستی تەجاوزی دەوڵەتی رووسیەوە لە ناو کێبەرکەی ڕۆژئاوا و رووسیا ئاوارە بوو. لە حینی ئەو شەڕەدا کە تا ئێستش تەواو نەبووە، خەڵکی ناوچەکانی قەرەداغ ماڵبەدەرکران و لە واقعە بە هەزاران خەڵک مەجبور بوون لە ماوەیەکی کەمە ئەو ناوچانە چۆڵ بکەن. دەوڵەتی تورکیا کە بە بەردەوامی ڕێگەی داوە بە خۆی و ڕێگەی پێدراوە هێرش بکاتە سەر ڕۆژاوا بۆ ئەوەی دەستکەوتەکانی خەباتی ڕۆژئاوا بسێنێتەوە و لە مەتنی ئەو کێبەرکێی جیهانیەدا کە جۆرێک لە ئانارشیزم حاکمە بەسەریدا ئەبینین سەرۆکی ئۆکراین وڵاتەکەی دەبێتە قوربانی ئەو کێبەرکێیە. ڕۆژئاوا چاوپۆشی دەکرێت لەو جنایەتانی کە دەوڵەتی تورکیە دەیکات. لە قەرەباغ هەروەها بە هاوکاری دەوڵەتی ئیسرائیل و ئازەربایجان خەڵکی قەرەباغ دەربەدەر دەکرێت. ئێمە دەبینین کە لە ئاستی جەهانیدا دوو بەرە هەیە. سەرفەنەزەر لەوە خەباتی سۆسیالیستی، خەباتی بۆ باشترکردنی ژیانی خەڵک لە چ بارودۆخێکدایە و تەوازۆنی خوای جەهانی لە چ بارودۆخێکدایە. دوو بەرە لە ئاستی دنیادا هەیە: بەرەی دەسەڵات، بەڵێ بەرەی دەسەڵاتدارانی چەکفرۆش، شەڕخواز، و بەرەی خەڵکێکە هەر لە وڵاتانی ڕۆژاوایش ئێستا ئەبینین بارودۆخی ئابووری چۆنە و چۆن پشتیان کۆماوەتەوە لە ژێر بارێک کە سیاسەتی ئەو دەوڵەتانە ستوێتە سەرشانی خەڵک. بەڵام هەر لەم ڕۆژانەدا دەبینین ڕۆژ نییە پارلەمانی ئەم وڵاتیان ئەو وڵات بە میلیۆنها دلار لە پارەی تەکسی و ماڵیاتی ئەو خەڵکە نەنێرێ بۆ چەکوچۆڵ و بۆ درێژکردنەوەی ئەو شەڕ. ئەوە بارودۆخی دنیایە کە من پێم وایە کۆمەڵانی هۆشیاری خەڵکی کوردستانیش لەوە تێگەیشتوون و خەڵکی کوردستان و خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران چاوەڕوانی ئەوە ناکەن ئێمە لە کریدۆرەکانی وەزارەتی خارجەی ئەم دەوڵەتی یان ئەو دەوڵەتە ئاسووی ڕزگاری خۆیان لەوەدا نابینن و هیچ دڵخۆش نین بەوانەی کە دەچن لە کریدۆرەکانی وەزارەتی خارجەی ئەم یان ئەو دەوڵەت لەگەڵ ئەم کۆنگرسمەنیان ئەو کۆنگرس لەیدی ئەکسێک. ئەوە بارودۆخی حکوومەتی ئێران ڕەنگە ئەگەر ئشارە بەوە بکەین کە حکوومەتی ئێران لە بارودۆخێکی خراپ و هەستیاردایە، کەسێک بڵێت جاکەی ئەو حکوومەتە لە بارودۆخێکی هەستیاردا نەبووە. کەسێک بڵێ ئەو حکوومەتە لە ڕۆژی یەکەمیەوە کۆماری قەیران بوو. لەگەل ئەوەدا کە ڕاستە کە کۆماری ئیسلامی لە ڕۆژی یەکەمەوە لەگەر کێشەی زۆری بووە، بەڵام لە ڕاستیدا ئەو کێشانەی کە ئێستا کۆماری ئیسلامی لەگەلی ڕوبەڕوو دەبێتەوە زۆر جیاوازە. جیاوازیەکەی لە چەند خاڵدا دەتوانم کورت بکەم. یەک، ئەو ڕژیمە ڕۆژ بۆ ڕۆژ لە ناو خۆیدا دایرەی کەسانی خۆیینە ئەو ڕژیمە کەم دەبێتەوە. سەیدی خەندان مەمنوع التەسویرەکەن، ڕۆحانی مەمنوع التەدبیرەکەن، ئەحمەدی نەژاد مەمنوع حاڵی نور دەکەن و هەر کامێک لەمانە کە ڕۆژێک لە ڕۆژان یان بە بزە درۆزنانەکەیان یان بە کلیلە گاڵتەجاڕەکەیان یان بە حاڵی نورەکەیان یان ویسکارێک بۆ ڕژیمە بکەن، هەر کامێک لەمانە بە جۆرێک لە دایرەی خۆیەکان کراونەتە دەرەوە. ڕژیم ئیتر هەڕەشە و گوڕەشەی لە خەڵکی ئێران ناتوانێت خەڵک بترسێنێت. حەنای ڕژیم بۆ خەڵک ڕەنگێکی نەماوە. ئێمە دەبینین کە لەگەل ئەوەدا لە شۆڕشی ژینا سەرکوتێکی زۆر بێڕەحمانەیان لە کۆمەڵگای ئێران بەردەبەرەوە، بەڵام هیچ کامێک لەو مەبەستانەی کە لە جەریانی ئەو شۆڕشەدا گرتیانە بەر سەرکەوتوو نەبوو. ئێستا تەنیا لە کۆمەڵگای ئێران ئەو ژنانە لە چک لەسەر دەکەن کە ڕەنگە بۆ خۆیان باوەڕیان پێ بێت. ئێمە دەبینین لە درێژەی شۆڕشی ژنجیان ئازادیدا دەبینین بە هەموو ئەو هەڕەشە و ڕۆشە و تەرحەیەک لە دوای یەکانەی کە دێننی ئێستاش
ڕۆژانە خەباتێکی مەدەنی بۆ قبول نەکردنی زۆرەمەری حزابی زۆرەمەری لە ئارادا. ئەگەر شعاری شۆڕشی ژن ژیان ئازادی سێ بەشی بوو، ژن ژیان ئازادی، لە هەر سێ بەشەکەی ئێمە و خەباتە مەدەنیە دەبینین و دلیلەکەی شێوەیە کە خەڵک ترسی نەماوە. هێزە نظامیەکان لە هەموو شۆڕش و گۆڕانێکدا لە حاڵێکدا ئەو ڕژیمە بەرەو لاوازی بەرەو بارودۆخێکی شۆڕشگێڕان دەچێت کە هێزە نظامیەکانی تر ناتوانن خەڵک بترسن. ئێمە دەبینین کە لە بەشی ژنا هێشتا ژنان خەباتی مەدەنی دەکەن، لە بەشی ژیانە مامۆستایان و خانەنشینان و کرێکاران و بەشی جۆرا و جۆری و کۆمەڵگایە ڕۆژ نییە لەسەر شەقام لەبن و ڕۆژ نییە درێژە نەدەن بە خەباتیان بۆ ژیان. لە بەشی ئازادیە دەبینین زیندانیەکان ئازادە و ئازادترن لەوانەی لە دەرەوە. ئەبینین ئەو قسانەی زیندانیەکان لە زیندان دەیکەن لەو قسانەی خەڵک لە دەرۆژ ناوێرە بیکات ئازایانەترە. ئێمڕۆ ئەگەر زیندانی لە زیندان دەبێت لەژێر چەپۆکی زیاتر ڕژیما بێت و یان بتوانن تەسلیمی بکەن یان بتوانن متیعی بکەن، ئێمڕۆ ئێرادە لە زیندانەکانەوە دێتە دەرەوە. ئەبینی سپیدەی قولیان لەبەر دەرگای زیندانەکە شعاری ئازایانە دەدات و زۆر خێرا دەیگرنەوە، نەک لەبەرەوە یەک نەفەر یەک شعاری داوە، لەبەرەوە ئەو شعارە تەوازونی خوا نیشان دەدا کە ئایا زیندانیە کە زیندان کراوە ئازادترە، هەست بە ئازادی دەکا، هەست بە هێز دەکا یان نا. لە لایەکی ترۆ حکوومەت لە هەڵسو کەوتە ناوچۆیەکانیشیە لە هەموو کات لاوازترە. دەوڵەتێکی نیوە و ناتەواوی نیوەچڵی وەک دەوڵەتی ئەفغانستان ئاوی هیرمەندیان هەڕەشە و گوڕەشە دەکەن بۆ ئاوی هیرمەند کە ئەوە دەکەین ئەوە دەکەین و چۆڕێکیش لە ئاوی هیرمەند دەستیان ناگرێت و هەڕەشەکانیشیان بەتاڵ دەبێتەوە. ئەچن بۆ ڕێڕەوی زەنگەزوو لەگەل ئەرمەنستان هەڕەشە و گوڕەشە دەکەن و مانۆر بەڕێوە دەبەن و لەو بوارەشە دەستیان لە شتێک گیر نابێت. دەبینین بە موشەکناردن موشەکنانەوە بە ماڵی سەرمایەدارێکی کورد لە هەولێر کە مناڵەکەی کە ئیتفاقا ناوی ژینا بوو بە ئەوە دەیانەوێت زۆری خۆیان نیشان بدەن کە زۆر زۆر بە باشی دیارە کە چ زۆرێکە کە تۆ بەسەر ناوچەیەکی عێراقا خەریکی خاڵی دەکەیتەوە کە ئەو ناوچە عەمەڵەن دەوڵەتێکی ڕەسمی نییە و لەو بارودۆخە جیهانیەشە کە باسمان کرد ئەمریکا چاوپۆشی هەم لە دەوڵەتی تورکیە دەکا هەم لە دەوڵەتی ئێران لەو بابەتانەوە و دەزانن کە چاوپۆشیان لێ دەکرد. مەسئلەی حماس پێش دێت. لە مەسئلەی حماسدا تا ئەو کاتێک کە وەزعەکە جددی دەبێتەوە ناوچاویان ماچ دەکەن، بەڵام کە وەزعەکە جددی دەبێتەوە خامنەی دێتە بەر تریبونەکان و بە زمانی خۆی تۆبە دەکا، بە زمانی خۆی پاکانە دەکا و لەو بارەیشەوە دەتوانین بڵێن سەبارەت بە مەسئلەی بەکارهێنانی هێزە تێرۆریستەکان لە ناوچەکەیش و زۆر ئازمایی لەو بوارێشە ئەتوانین بڵێن خامنەی و کۆماری ئیسلامی یەکێک لە دۆڕاوە دیارەکانی ئەو بوارێشە. ئەگەر وایە بە چ نەتیجەیەک دەگەین؟ ئەگەر بارودۆخی ڕژیم ئاوایە، ئەگەر بارودۆخی کۆمەڵگای ئێران بەو شێوەیە کە باسی کرا، ئێمە پێمان وایە کۆمەڵگای ئێران بەرەو کێوە دەچێت. ئەوەی کە ڕاستیە هیچ هێزێکی سیاسی و هیچ حزبێکی سیاسی ناتوانێت پێشبینی دەقیقی بارودۆخەکە بکات، بەڵام ئێمە لە ڕێگەی نیشانەکانەوە دەتوانین بڵێ احتمالاتێک کە هەیە و ئەوەی کە شۆڕشی ژینا بە سەرکەوتنی تەواو نەگەیشتووە لە نەزەری ئێمەوە ئەو شۆڕشە شکستی نەخواردووە. لەو شۆڕشە ئاستێک لە هوشیاری دەرکەوت، ئەو لاوانە و ئەو ژنانەی کە هاتن و ئەو شۆڕشەیان تا ئەم شوێنە گەیان زانیان لەکوێ دەبێت پاشەکشێ بکەن، لەکوێ دەبێت بە شێوەیەکی تاکتیکی شێوازێکی تر
بۆ خەباتەکەیان بگرنەوە. ڕەنگە بەرەی ڕاست لە ئێران زۆری پێخۆش بێ هیچ کاتێک کەلیمەی شکست لە ئێستا خۆشتر نەیەتە سەر زمانی. لەبەرچی لەبەرەوەی ئەوان لە شعاری ژنجیان ئازادی دەترسان. ئەوان لەو شعارەی کە شعاری کەس و دوو کەس نییە، شعاری زەمەنێکە، شعاری دەورەیەکە، نیشان دەدا کە کۆمەلگای ئێران لە چه بارودۆخەکەیە لە لەحازی سیاسی و لە لەحازی ئاگاییۆ لەو شعارە دەترسن. بۆیە شکستی ئەو شعارە و شکستی ئەو جنبشش بە مەزاجیان خۆشە. ئەوان بوون کە شعاری پیا و میهەن ئابادیان دەهێنا لە بەرامبەر ژنجیان ئازادیان. کۆمەلگای کوردستان لە ئێران، چەپەکان لە ئێران و لە هەموو دنیایش کۆکترین هێزی سیاسین لەگەڵ ئەو شعارەی کە شۆڕشی ژنجیان ئازادی بەرزی کردەوە. چه خەبات بۆ ژن، چه خەبات بۆ ژیان، چه خەبات بۆ ئازادی، ڕاستگۆترین خەباتکاران بۆ ئەو سێ بوارە چەپەکانن، ڕاستگۆترین پێکهاتەکان نەتەوە ژێر دەستەکان. هیچ کەس لە کۆمەلگای ئێران ڕەنگە بەقەی کوردێک یان بەلوچێک لە ئازادی، لە ڕفاح، لە گۆڕانی ئەو کۆمەلگا بەو جەهاتەدا قازانج نەکە. پیاو یانی سەرباز یانی پاسدار، میهەن یانی ئەو نیشتمانەی کە ئێمە لە چوارچێوەی تەمامیەتی عەرزیەکەی و بە بیانووی تەمامیەتی عەرزیەکەی سەرکوردکراوین. ئابادیش شعاری ئەوان نییە، کەلیمەیەکە کە فاشیستەکان لە پێناو ئەو نانەی دەیاندا بە خەڵکی ئاڵمان سەربازیان پەروەردە دەکرد بۆ یەک پارچەی خاکی ئاڵمان. شعاری مەرد میهەن ئابادی شعارێکی شکست خوارد و ترسنۆکانە لە بەرامبەر شۆڕشی ژنجیان ئازادیە. دەتوانین بە جەسارەتەوە و بە خۆشحاڵیەوە بڵێن هەموو نیشانەکان کە عەرزم کردن نیشان لەوە دەدا کە شۆڕشی ژنجیان ئازادی تاکتیکێکی تری گرتووەتە بەر و ئەو شۆڕشە شۆڕشێک نییە کە بە ئاسانی بەرهات بێ، کە بە ئاسانی بتوانێت ئەوانەی کە حەز بە شکستی دەکەن شکستی ببینن. لەبەرەوە ئەو شعارە و ئەو شۆڕشە و ئەو دیمەنانێکی ئێمە بینیمان لە جەریانی ئەو چەند مانگەدا نیشانیدا کە کۆمەلگای ئێران بەرەو چەپ چەرخیوە. بەڕێزان، تەبیعەتەن هەموو ئەمانە ناکاتە ئەوە کە بڵێن ئێمە خەونی گولی بە دوژمنەکەمانەوە ببینین و بڵێن ئیتر هەموو شتێک تەواوە و هەر بەیانی شۆڕش بەو شێوەیە کە ئێمە ئارزووی دەکەین سەر دەکەوێت. دوژمنیش ئیمکاناتی خۆی هەیە. بۆ سەرکەوتنی نەهایی سێ عنسر لازمە: ڕەهبەری، تەشکیلات و ئیستراتیژی. ئەم سیانە ئاستگەلێک لەم سیانە لە ناو کۆمەلگای ئێراندا و لە ناو کۆمەلگای کوردستاندا ئاستگەلێک لەم سیانە هەیە. ڕەنگە بڵێن ئەگەر کەسێک بپرسێ کەی ئەو شۆڕشە بەو دەرەنجامە دەگا کە حەزی پێ دەکەین، ئەو ڕۆژەی کە شارەکانی دەرەوەی کوردستان لە ئێران گەیشتن بەو ئاستە لە ئامادەیی کوردستان، ئەو ڕۆژە ڕۆژی سەرکەوتنی ئەو شۆڕشە. بەڵام ئێستا با سەیری ئاستی سەراسەری بکەین. لە ئاستی سەراسەری ئێمە هێزی بەرەی ڕاستمان هەیە، بەرەی چەپیشمان هەیە. بەرەی چەپ من لێرە نامەوێ ناوی ئەم یا ئەو حەزب بە تەواوی کەم و کوڕیەکانیانەوە بە تەواوی گیر و گرفتە ذهنیەکان کە دەرگیری هەن بکەم. بەرەی چەپ باس لە بەرەی ئەو جەماوەرەیە کە عەرزم کردن بە هەڵسوکەوتیان بە شعارەکانیان نیشانیاندا لە کام بەرەدان و معلومیش بوو کام بەرە خۆی بە دوژمنی ئەو شۆڕشەی ئەوان دەزانێ، کام بەرە بەدیل بۆ شعارەکەیان دروست دەکا و کام بەرەیەکە هەموو هێز و توانی خۆی دەخاتە ئەختیاری ئەوەی کە ئەو شۆڕشە ڕەنگ و دەنگی نەکوژێتەوە. بەڵام باس لەوە دەکرێت کە لە هەموو کۆمەلگاکاندا دوجار بلۆکبەندی ڕاست و چەپ دروست دەبێت، چ بە جەریاناتی سەڵتەنەت تەڵەب لە دەرەوە، چ بە جەریاناتی پان ئیرانیست، چ بە هەموو ئەو ئیسلاح تەڵەبانەی بە لایەی جۆرا و جۆر لە حکوومەت بۆ دەرنراون. بەڵام
تەجروبەی تەشکیلاتیان هەیە لەناو ئێرانە. ئەوانە بە درێژایی بەشێکی زۆری عمری کۆماری ئیسلامی ئوموراتی ئەو وڵاتیان بەڕێوە بردووە، کەواتە ئەوانە مستعدن بۆ ئەوەی کە تەشکیلات و سازمانیان هەیە بۆ شەرایەتێکی فەرزی کە بێتە بەرەوە. ئێمە دەبێت لەو مەترسیە ئاگادار بین. ئەوانە چ لە دەرەوە چ لە ناوەوە بەشی بە ئەندازەی کافی منفعەت و بەرژەوەندیان هەیە بۆ ئەوەی لە بارودۆخێکدا کە ڕژیم قەیرانەکانی بەرەو ئەوە بچێکە سەرنوشتی بەرەو وەزعێتێکی چارە نووساز بچێت، لەو کاتانە لە دەوری یەک کۆ ببنەوە و ئاشکرای شەکە دەوڵەتانی ڕۆژاوایی و دەوڵەتانی ئیمپریالیستی کە وەختی خۆی فەرشی سووڕیان بۆ خومەینی ڕێخست و خومەینیان کرد بە سەر و سیما بۆ ئەو شۆڕشەی ئێران، ئاشکرای شەکە ئیمکانێکی بڵقوەی شەیە بۆ ئەوەی دەوڵەتانی ڕۆژئاوایی پشتی لیبراڵەکان و سەڵتەنە تەڵەبەکان و ئیسلاح تەڵەبەکان و بە ئیمکاناتێکی شۆکەهەیانە بیگرێت. لەناو خودی ڕژیمیش لە ئێراندا جملەیەک هەیە کە وەختی خۆی کە شا زۆر هەوڵی دەدا خۆی بە ڕەفۆرم و ئینقلابی سپیۆ و خۆی بکا بە خاوەنی خواستەکانی خەڵک، ڕۆژنامە نگارێک لە ئێران جملەیەکی معروفی هەیە، ئەڵێ عەلی جەنابیش بۆڵشویکە. زۆر جار دەبینین کە عالی جەناب وا قسە بە دزەکان دەڵێ، ئەڵێ هەر ئیمشەو لە پشتسەری خۆیەوە نوێژیان نەکردو. کاتی وا هەیە کە خامنەیی قسە دەکا لە ئێمەمانان زۆر تووڕەترە لە دزەکان، بەڵام تووڕەیەکانی ڕژیم، کردەوەکانی ڕژیم کە سەیری دەکەیت لە سەرکوتەکانە کە دەیکەن گەنجی ژێر 18 ساڵ لەبەر ئەوە کە وتوویەتی تیمی ملی بە تیمی خۆم نازانم گیراوە. وەختێ خامنەیی لە توولی چەندمانی گوزەشتە سەیری قسەکانی دەکەی بە بەردەوامی دەڵێ قسەکانتان دووپەهلووە. ئەو کاتەی کە ئەو گلەیی دەکات لە خەواز لە دزەکان و چەکدارەکان، ئەو ترسی ئەوەی نییە کە گەندەڵی لە ناو سپا هەیە، ترسی ئەوەی هەیە کە گەندەڵەکانی ناو سپا لەگەڵ یەکترین کێشە پەیاکەن و چەند بەرێکی پەیاکەن. و لە ئاوا بارودۆخێکدایە کە بەردەوام ئەو لەوەی کە ناوێرن بە تەواوی لە گەرمەی شۆڕشی ژینا دەیوت کە بۆچی خەواز بە دەنگی بەرز نایەن دفاع بکەن. ئێستا لە بعدی فەلسەفیەکەش کە سەیری بکەی، شۆڕشی ژنجیان ئازادی حجابی تەنیا لەسەر ژندانە خست. لە لەحازی فەلسەفیەوە شۆڕشی ژنجیان ئازادی حجابی بەیانی کێشاوە. لە شاگردەکانی خامنەیی ئەمڕۆ دێ بە تندترین شێوە گوزەر لەو ڕژیمە باس دەکات. لەناو خودی حکوومەتە هەر ڕۆژێ و مۆهرەیەکی دێ بەراعەتی خۆی لەو حکوومەتە دەردەبڕێ. یعنی جورئەت بۆ پشتیوانی لە خامنەی و ئاغا کەم بۆ تۆ قسەی دووپەهلوو دەکەن، بەڵام جەسارەت لە زیندانەکان و ئەو لەحزەیە کە لە زیندان دێنە دەرەوە لەبەر دەرگای زیندانەکە و ئەوە نیشان دەدا کە ئایا دەستکەوتی ئازادی شۆڕشی ژنجیان ئازادی لەو بوارە و لە هەموو بوارەکان و ئایا هێشتا ڕەنگدانەوەی دەبینین یان نە. ئازیزان، ئەگەر بەهۆی کاتەوە نەبوایە ڕەنگە زۆر نیشانە و زۆر مەسئلەی تر هەیە کە نیشان دەدا کە بارودۆخی و ڕژیمە لەکوێیە، بەڵام من بەهۆی ئەوەی کە سەرتان لەوە زیاتر نێشێن و بەهۆی ئەوەی کە کاتەکە درێژە نەدەم لەم بەشەیشی تێپەڕ دەبم و زۆر بە کورتی دەچمە سەر بارودۆخی کوردستان. بەڕێزان، کوردستان چ بەشەکانی تری وە چ کوردستانی ڕۆژهەڵات بە جیاوازیەکی زۆر ڕوونی لەگەل ئاستی سەراسەری هەیە. ئێمە ڕەنگە بەهۆی ئەوەی دەوڵەتێکی بێنەتەوەی، نەوتەوەیەکی بێدەوڵەتی، ڕەنگە بەهۆی ئەوەی کە هیچ کاتێ تەنانەت لە سەرەتاکان و لە گەرمەی ئەو ڕۆژانەی ڕەنگە خەڵکێک لە ئێران حکوومەتیان بەهی خۆیان زانی بێ، حکوومەت خەڵکی کوردستان حکوومەتی بەهی خۆی نەزانیوە، چاوێکی تیشترمان بووە بۆ بینینی کەم و کورتیەکانی ئەو دەسەڵاتە. ئەحزابی سیاسی لە کوردستان
حزوریان و ئێنێرژیەکە ئەیگرن لەوەیە کە ئێمە دەبینین ئاومان هەست نەکردوێتەوە. ئێمە دەبینین ئەگەر چەندین جیلی کۆمەڵە و هێزە سیاسیەکانی تر لە کوردستان خەباتی کردووە، ئەمڕۆ نەتیجەکەی بووە بەوە کە لە شۆڕشی ژینا بە دەنگی بەرز دەوڵەتی خەڵکی ئێران کە پاشماوەی ئیمپراتورین و سەختە دیان بنێن بەنەتەوە ژێر دەستەکانە، زۆر سەختە پاشماوەی ئیمپراتوری تورکیا، پاشماوەی ئیمپراتوری عوسمانی و ئیمپراتوری سەفەوی خەڵکێک کە باگراندی مێژوویەکەی ئەوەیە بێ بڵێ کوردستان چاوچرایە. ئەمە گەرەکێتی ببینین کوردستان چی کردکە وای لەوانە کرد کە چاویان بە کوردستان هەڵناهات، زەمانە و زمانیان بە ئەوە هەڵناهات ناوی کوردستان بێنن بڵێن چاوچرای ئێران. لەبەرەوەی کە ئێران لە زەرکاوی کێشەی جۆرا و جۆر گیری کردووە و خەڵکی کوردستان جەسوورترین خەڵکی ئەو ناوچێن. ئێران لە بێڕێکخراوەیی گیری کردووە، خەڵکی کوردستان ڕێکخراوترینی. ئێران لە بێسەرۆکی گیری کردووە، خەڵکی کوردستان بە بانگەوازی هێزە سیاسیەکان بازاڕ و دوکان دادەخەن کە ئیرادە بکرێت. لە کوردستان لە شاری سنا سەرۆکۆمار دەچێ و دوکاندارێک شوکلاتی پێتەعارف دەکات، وای لێ دەکەن بێ داوای لێبوردن لەو خەڵکە بکەن. کۆمەلگای کوردستان وەرزش تایە ڕێکخراوە. لە کۆمەلگای کوردستانە بوارێک نییە کە خەڵک فێر نەبوو بێ بە ڕێکخراوەیی بە ڕێکخراوی بیباتە بەرەوە. چەند نەفەر کوهنەوەر، چەند نەفەر وەرزشکار لە شاری نەغەدە فەوت دەکەن. هەمومان بینیمان چه ژمارەیەک لە خەڵک هاتن و ئەوەیان وەکو بیانوویەک بۆ نیشاندانی یەکگرتووی خۆیان نیشاندا. لە کوردستان خەڵک ئاگاهن بەرەوە ڕەنگە گلەیی لەم یا لەو حیزبی سیاسی بکەن، ڕەنگە کەموکوڕی ئەم یا ئەو حیزبی سیاسی ببینن، ڕەنگە ببینن کە لە کێشەی ناوخۆیی لە هەر بارودۆخێکە ئەحزابی سیاسی تووشی چه هەڵەگەلێک دەبن. بەڵام ئەو کاتەی ڕۆڵەکانیان لە هەر کامێک لەو هێزە سیاسیانە گیان بەخت دەکەن، ئەیتر ئەوان بە ڕۆڵەی خۆیانی دەزانن، ئەوان بە ئەندامی ئەم یا ئەو حزبی سیاسی سەیری ناکەن و ئەگەر پشتیوانیش دەکەن، پشتیوانی لە خۆیان دەکەن، پشتیوانی لە یەکگرتوویان دەکەن، پشتیوانی لە ئستراتیژیەک دەکەن کە خەڵکی کوردستان بێ یەکترین بێ یەکگرتووی هیچ دۆستێک بۆ خۆیان نابینن. خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوە نین لە کۆریدۆرەکانی وەزارەتی خارجەی ئەم یا ئەو وڵات، چون بینیویانە لە ڕۆژاوا چۆن خیانەت بە کورد کرا، بینیویانە لە کاتی ڕەفراندۆم چۆن خیانەت بە خەڵکی کوردستان کرا، بینیویانە چۆن دەوڵەتی تورکیا هێرش دەکاتە سەر کوردستان و چاوپۆشی لێ دەکرێت و خەڵکی کوردستان بە هۆشیاریە گەیشتووە کە ڕابەری خۆی، یەکگرتووی خۆی، هاواهەنگی خۆی ئەوە تاقە و تاقەچەکێتی. بەڕێزە، دوان نوکتەیە کە من دەمەوێت بێمە سەری ئەو فشارانەیە کە حکوومەتی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان هێناوێتی بۆ ئەوەی کە بەزاهر بیان و ئێمە حزبە سیاسیەکان و هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران. بەڵام لە ڕاستیە دەرکەوتووە و من دڵخۆشم بەوەیش کە ئەوانیش بەوە بزانن، ڕابەران و ئەحزابی کوردستانی باشووریش بەوە بزانن کە ئێمە بیانووین کە حزوری ئێمە لە کوردستانی باشوور هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ حزوری ئێمە لە کانەدا و لە ئاڵمان. حزوری ئێمە بە هەزاران و بە لێشا و خەڵکێک نین کە شەڕ ناوچەیەکی گرت بێت و ئاوارە بوو بین و تەبیعەتەن سازمانی ملل یا دەوڵەتێکی مشەخەص بێ ئوردوگامان بۆ دابنێ. ئێمە کۆمەڵی خەڵکی شۆڕژگێڕی سەرفەرازین کە بە فیداکارانە سینگمان بە گولەوە ناوە و ئێستش خەریکین درێژە بەو خەباتە سیاسیەمان دەدەن. لە ڕۆژێکەوە لە کوردستانی باشوور بەرژەوەندی خەڵکی کوردستانی باشوور ئەوەی خستۆتە سەرشانی ئێمە کە ئێمە بەهۆی بەرژەوەندی ئەوانەوە لە تاکتیکەکانمان و لە شێوازی مبارزەمان و لە حزوری چەکدارانەماندا تەجدیدی نەزەر بکەین. ئێمە لەو بابەتەوە هەمیشە نەمانویستووە تێچووی چالاکی نظامی خۆمان بخەینە سەر خەڵکی کوردستانی باشوور.
بەڵام ئەوە بۆ مانایە نییە، ئەوە بۆ مانایە نییە کە ئێمە تەسلیمی ئەو فشارەی کۆماری ئیسلامی دەبین کە ئەوێ یەک نەتەوە لە یەکترین جیا بکاتەوە. ئەسلی پەیامەکەی کۆماری ئیسلامی ئەوەیە کە دەیەوێت کەرتێک بخاتە بینی یەکبوونی یەک نەتەوە. بۆ ئێمە لە کوردستانی عێراق چالاکیەکانمان هەر ئەو چالاکیانەیە، هەر ئەو چالاکیە سیاسیانەیە کە لە شوێنەکانی تریش دەیکەین. و دڵنیایش بن کۆمەڵا هیچ کاتێک مل بەوە نادا وەکو کۆمەڵێ خەڵکی ئاوارەی بێدفاع لە ئوردوگای بۆدا بنێن و وەها بەرخۆردێکی پێ بکەن. ئەمە بۆ معنایش نییە کە ئێمە ڕوانیمان بۆ مەسەلەی چەکداری خەباتی چەکداری ڕاستیتان بێت لە کاتی شۆڕش، لە کاتی کە کۆمەڵا فەراخانیدا بۆ گیانبەختکردنی شوانەی سەید قادر، ڕوانینی کۆمەڵا بۆ چەک و خەباتی چەکداری و ڕوانینی خەڵکی کوردستان بۆ چەک و خەباتی چەکداری ئەوە نییە کە چه خەڵکی کوردستان چ ئێمە دڵمان بە تیمێک یا دوو تیم بچێتەوە بۆ ناوچە بتوانێت لە داوی هێزە نظامیەکان و یەکسانی نابەرابەری هێز ڕزگاری بێ یا نەبێت، قەت دڵمان بەوە خۆش نەبوو نییە. لەبەرەوە چەک لە ڕوانگەی خەڵکەوە، لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە گرنگ ئەوەیە کە خەڵکێک لە بارودۆخی خۆیان ئایا مەشروعیەتی چەک هەڵگرتن بۆ خۆی دەبینێ یان نا. چەک ئەبێ دوژمنی ئێمە لە ئوردوگاکانی ئێمە لێی نەترسێت، چون ئێمە لە ئوردوگاکانی خۆمان بە شانازیەوە فقط گیانی خۆمانی پێدەپارێزین. بەڵام چەکی خەڵکی کوردستان لە بارودۆخێکە ئەو شۆڕشەگاتە ئەو شوێنەی کە دەست بۆ چەک ببرێت، چەک 1500 و 2000 کەس نییە، بە ئەندازەی ژمارەی ئێمە نییە، بە ئەندازەی ژمارەی چەند میلیۆنی خەڵکی کوردستانە. نە درۆن بەشی دەکا، نە موشک بەشی دەکا، نە لە ئۆدەی هاتوون، نە لە ئۆدەیشی دێن. بەڵام بەڕێزان کوردستان بە هەموو ئەم شانازیانەوە بە تەنیا خۆی ناتوانێت و ئێمە لە هەموو بەشەکانی کوردستان شۆڕشمان خەباتمان گرەی خواردووە بە خەباتی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئاستی سەراسەر. من لەم بابەتەوە حەزەکەم ئەوەشم لەبیر نەچێت ئێمە بە نسبەتی حکوومەتی هەرێمی کوردستان تەنیا مەربوط بە کوردستانی باشوور نازانین، بە هەموو گلەیی و کەم و کوڕیەکانیانەوە، بە هەموو گلەییە کە خەڵک لێیان هەیەە، بە هەموو ئەو گلەیانەی کە ئێمەش زۆر جار پێی دڵنگەران دەبین بەو بارودۆخە. بەڵام ئێمە سەرچاوەی فشارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان نابین. حکوومەتی هەرێمی کوردستان دۆستانیە کە سیمای دۆستی بۆ دەگرێن، چ دەوڵەتی تورکیە چ دەوڵەتی ئێران دۆستەکانی دوژمنی. دەوڵەتی عێراق ئێستش خەریکی مزدورپەروەریە، هێرشکردنە سەر چەندانە کۆڵبەری هەژار و سەرتاشینی ئەو کۆڵبەرانە لەبەرەوە نییە کە کەسێک سەرکێشی کردووە یان لەبەرەوەی کە چەند کۆڵبەر ئەیانەوێ بشکێنەوە. دەنگدانەوەی ئەوە ناومێدبوونی ئێمە لەوە کە چۆن پاسەوانانی سەرسنوور کە کوردن بۆچی چەند کۆڵبەریان وا تەحقیر کردووە لە ڕێگەی فەرماندەییەکەیان و لە بەغاوە پیشنهاد کراوە و فەرماندەییەکەیش ئەو فەرمانەی لە تارانەوە وەرگرتووە. ئەو چەند کۆڵبەرە وا تەحقیر دەکەن بۆ ئەوەی بێنەوە ئێمە ناومید بین بڵێن ئەها کورد لە کوردستانی باشوور ئەوە کوردن. بەڵام بەڕێزان فشاری حکوومەتی بەغا، فشاری حکوومەتەکانی ناوچەکە لەسەر حکوومەتی هەرێمە، ئێمە هیوادارین بە هیچ ڕێگەیەکە لە ڕێگەی وتوێژمان نییە بۆ ئەوەی کە ئەو بارودۆخەی کە بە حەقی خۆمانی دەزانین لە کوردستانی باشوور حفزی بکەین. و لەو بابەتەوە ئێمە متەکی بە حکوومەتی هەرێمیش نین، متەکی بە دەریای جەماوەرێکین کە ئەگەر بارودۆخێک وامان لێ بکە هەڵببژێرین، ئێمە لە ناو دەریای جەماوەری کوردستانی باشوورا ون دەبین. هیچ دەوڵەتێک نییە بتوانێت پەیامان بکە، هیچ دەوڵەتێکیش ناتوانێت ئێمە جیا بکاتەوە لە خەڵکی کوردستانی باشوور. من وەکو کۆتایی حەزەکەم ئەوەتان عەرز بکەم کە
ئێمە وەکو کۆمەڵە لەو بابەتەیشەوە لەگەڵ هێزەکانی کوردستانی ڕۆژهەڵات یەکگرتو یەکدەنگین و ئەوەی کە بە نسبەتی ئەو فشارانە دەیکەین بە هەماهەنگی و یەکگرتوویە لەگەڵ هێزەکانی تر و کۆمەڵە سەرفرازانە بۆ هەموو بارودۆخێک ئامادەیە. ڕەنگە شەرایەتێک پێش بێت دەوڵەتی مستعجل لە ئێران بێتە سەرکار، ڕەنگە دەورانێکی گوزار پێش بێ کە بەرەی ڕاست چارەنووسی دەورەیەک بگرێتە دەست، بەڵام ئێمە دڵنیاین کە ئاستی گۆڕانەکان لە کۆمەلگای ڕۆژهەڵات و لە کۆمەلگای ئێران بە ئاستێک کوڵ بۆتەوە ئەو وەرچەرخانە مێژوویەی کە بەرەو چەپ ئەو کۆمەلگایە گۆڕاوە کە ئیتر وەکو حکوومەتی کۆماری ئیسلامی لە هیچ بارودۆخێکە خەڵکێک نایەن وا حاکەم بن کە ڕەنگە ئێمە دەورەیەکیش لەگەل بەرەی ڕاست لە ئێران ڕوبەڕوو ببینەوە، بەڵام کۆمەڵە نیشانی داوە بۆ هەموو بارودۆخێک قوتبنمای ڕێبازە پڕ لە شانازیە کۆمۆنیستیەکەیەتی، قوتبنمای وەفاداریەتی بە خوێنی ئەو هەموو ئازیزەی کە لە پێناوی ڕێبازە پڕ لە شانازیەکەی خوێنیان ڕژاوە و سەرفرازین بەوەی تا ئێستا کردومانە و دڵنیاتان دەکەینەوە کە لە داهاتووشدا کۆمەڵە هەر درێژە پێدەری ئەو ڕێگە و ڕێبازە دەبێت، ڕەنگە کۆسپوتەگەرە بێتە سەر ڕێگەمان، ڕەنگە بە هەزار تەلاتوندا تێپەڕین، بەڵام وەکو لە ڕابردوو نیشانمانداوە کۆمەڵە هیچ قوتبنمایەکی جگە لە ڕێبازە کۆمۆنیستیەکەی و جگە لە وەفاداری بە هەموو ئازیزانەی ڕۆژێک لە ڕۆژان ڕۆژێک لە تەمەنیان لە پێناوی ڕێبازەکانیان بەخت کردووە، گیانیان بەخت کردووە، یان لە زیندانەکاندا بوون، جگە لە وەفاداری بەو خەڵکە ئێمە هیچ قوتبنما و بەرژەوەندێکمان نییە. هەر بژین و زۆر سپاستان دەکەم بۆ ئەوەی تەحمل ڕێزەکانیدا. Geldik şerreni, ezdekim kurdi uramani, bimrine yare gella junta, bijiye kitiya popular. İro geldik şerreni, ezdekim kurdi uramani. امروز توده ها برای زندگی می جنگند. نیروی من را گرداریم، بساط کهن را بروبیم، مرگ بر دشمنان مردم، زنده باد دنیای نوین. برافرازید پرچم آزادی را، برافرازید، بگسلید زنجیرهای جور و ستم، برافرازید پرچم آزادی را. Bişkinin zincire zordariye, serfraz kın ala azadi. Bührandın digirteden aki, hatına mebibi sosyalist, ve sibeji iro kveştir çebe, بحران‌ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می‌دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. بحران‌ها خلاصی نخواهند یافت. تنها عزم ماست که سوسیالیسم را برپا می‌دارد. دست در دست هم فردای خوشی خواهیم داشت. آینده از آن ماست. سرفراز کن ala azadi, serfraz kın bişkinin zincire zordari, serfraz kın ala azadi. زور سپاس لە هاوڕێسەلام. روز کۆمەڵێ روز گرامیداشت سازمانی است که همواره بر استراتژی انقلابی و سوسیالیستی در جنبش حق طلبانه مردم کردستان
و مبارزه متحدانه و طبقاتی در سراسر ایران تأکید نموده و در دفاع از منافع مشترک و همبستگی طبقاتی کارگران ایران پای فشرده و به جریانی توده‌ای و پرنفوذ تبدیل شده است. مبارزه در راه آزادی زنان و رهایی از قید و بند و سنت‌های عقب مانده و جهل و خرافه مذهبی و فرهنگ مرد سالارانه، تلاش بیوقفه برای کسب آزادی‌های بی‌قید و شرط سیاسی و مبارزه پیگیر علیه جنگ و سلطه امپریالیست‌ها و دولت‌های سرکوبگر منطقه و افشای ماهیت استراتژی جریانات بورژوایی جنبه دیگری از تاریخ درخشان و نقش کومله در جنبش انقلابی کردستان ایران است. گرامی باد 26 بهمن روز کومله. خۆشەویستان، داوا لە هاوڕێی خالد دەکەم کە بێت بۆ خوێندنەوەی پەخشانە شێرێک بە ناوی 26 ڕێبەندان. 26 ڕێبەندان، 26 ئەستێرە، 26 خەونی سوور، 26 سرود و 26 ڕێگا چیرۆکی حماسەیە گەجێرنەوە لە هەزاران ئاوات و سۆمای نیگا. یەکەم دیمانەمان لە 26مین شەقامی ڕێبەندان لە ئاستانەی مردنی و ژیان نەک نۆمە لە پاش 9 ساڵ لە زگی شۆڕشیدا لەدایک بوو. ئێمە هاتین کە دنیامان بدۆڕین، خەیاڵمان باڵ پێ بدەین و پێکەنین بکەین بە گوڵ، بە کۆمەڵ بە دیاری بیدەین بە یەک. خەمەکانمان بکەینە چەک، دەستەکانمان لە دەستی یەک، زۆرداری ملهوڕ خاوەنی زێر و سەرمایەی پێ بخەینە ژێر. ئێستا هاتووین لە 45مین زستانی دوژمن لە بەهاری شۆڕشدا ڕاوەستاوین. بڕوانە و بڕوانە بە شاخی مێژوودا، ژنێکی شۆڕژێر خاوەن بیر و ئازا لە لووتکە ڕاوەستاوە و دەڵێ منم کۆمەڵە. پیاوێک بەدەستی پینە و جلی کارەوە ئەڵێ من کۆمونیسم و ئاواتی ئەم گەلەم. بڕوانە و بڕوانە بە کاروانەکەمان، بە حەمە حوسێن و فواد و بەیان و سەدیق و غوڵام و شوان و شۆکێمان. بڕوانە بە چیرۆکی دار ساوێن و خەباتی دەشتی شلێر و شاهۆ و سەرشیومان. بە 24 ڕۆژ ئازایەتی ناوشاری سنەمان. بە حیماسەکانی مکریان و گیانبازی ڕووباری سیروانمان. بڕوانە بڕوانە بە مندا، من ناوم کۆمەڵەیە. ئێستاکەش باڵام بە قەد ئاسمانی ئامانجەکانم بەرزە و ناومان ئێسک لەرزی شەوانی دوژمنە. ئەستێرەکەمان لە شەوە زەنجی سەرمایە هیوای ڕووناچیە و ئاڵای سوورمان هیوای ئازادی و بێباچیە.
با کمال تأسف اطلاع یافتیم رفیق کمونیست انترناسیونالیست انقلابی، مبارز خستگی ناپذیر جنبش کارگری ایران، پژوهشگر منتقد مذهب، نویسنده فعال در عرصه‌های مختلف سیاسی و اجتماعی، فعال پیگیر رهایی زنان و جوانان از بند سیستم سرمایه‌داری و رژیم اسلامی، رفیق سیامک ستوده در شهر تورنتو روز گذشته زندگی را بدرود گفت. بدین وسیله و از سوی رفقای کماله و حزب کمونیست ایران و کمیته برگزاری مراسم روز کماله از صمیم قلب به تمامی رفقا، همرزمان، دوستان و اعضای خانواده رفیق سیامک تسلیت گفته و کمال همدردی خود را در فقدان این عزیز ابراز می‌داریم. یادش گرامی و نامش جاودان. با اعدام گل و قتل چکاور نمیتونی بترسونی کسی رو، قناری عمری از توی زندون میخونه نغمه آزادگی رو، رجز میخونی از مرگ و مجازات، رجز میخونی از زنجیر و میله، تموم ترست از اینه ببینی که پروانه نمونده توی پیله. بترس از من اون پروانه هستم، بترس از من که آزادی صدامه، بترس از من شب ترسوی بزدل که خونه اون قناری تو رگامه. بترس از من اون پروانه هستم، بترس از من که آزادی صدامه، بترس از من شب ترسوی بزدل که جای خون اراده تو رگامه. بترس از من، بترس از من، دیگه چیزی ندارم که ببازم. بترس از من، بترس از من، میخوام با جرأتم رویا بسازم. سپاسی احزاب و سازمان و جریاناتی بکەم کە زەحمەتیان کێشاوە چ بە ناردنی پەیام چ بە هاتنیان بۆ ئێرە لە مەراسمی ڕۆژی 26 ڕێبەندانی ئەمساڵی ئێمە بەشدار بوون. هەر لێرەوە سپاسی هاوڕێیانی حزبی کۆمونیستی کارگەری ئێران، سازمانی ڕاهی کارگەر، حزبی دموکراتی کوردستانی ئێران، شریکای فەدایی خەڵکی ئێران، سنتەری کۆمیونیتی کوردی کەنەدا لە تۆرنتۆ، حزبی ڕەنجبەرانی ئێران و هاوڕێیان ئازاد حەمەکەریم و هاوسەریان خەجیخان دەکەم کە بە پێشکەشکردنی چەپکەگوڵێک و بە دانانی مێزی کتێب لەلایەن هاوڕێیانی شریکای فەدایی خەڵکی ئێرانەوە لە مەراسمی 26 ڕێبەندانی ئەم ساڵمان بەشدار بوو. سوپاسی بێپایانی خۆم و هاوڕێیانی کمیتێ بەرگوزاری ئەم ڕۆژەتان لێبێت و لێرە کۆتایی دێنین بە بەشی یەکەمی ڕێزگرتن لە 45مین ساڵیادی خەباتی عەلەنی کۆمەڵە و داواتان دەکەم کە بتانن لە خۆتان پەزیرایی بکەن، هاوڕێیانی بەشی پەزیرایی لە خزمەتتانن، دوا بە دوای ئستراحەتەکەمان لەگەڵتان ئەبین بۆ بەشی دوومی مەراسمەکەمان. زۆر سپاس لە بەشداریتان و بە هیوای ساتوکاتێکی خۆش لە بەشی دووهەمی بەرنامەکە. زۆر سپاس. رفقا و دوستان گرامی، از اینکه زحمت کشیدید و در مراسم گرامی داشته 45مین سالگرد آغاز فعالیت علنی کماله با ما در مراسم امشب حضور داشتید، از شما سپاسگزارم. رفقای بخش پذیرایی در خدمت شما هستند. بعد از مختصر پذیرایی و پاسی برای بخش دوم مراسم امشب در خدمت شما خواهیم بود. خیلی ممنون و
سپاس از اینکه تا این بخش از برنامه با ما همراه بودید. متشکرم.